ئیبراهیم ئەحمەد مەحموود ناسراو بە سادق گەرمیانی لە ساڵی 1960 لە گوندی شێخ تەویل لەدایک بووە لە سلێمانی نیشتەجێ کارگەڕی مەکتەبی شەیدان و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 1983ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی یەک دەرچوونی پۆلی شەشەمی سەرەتایی، دووەم شارەزای زانستە شەڕعیەکانە. ئەو پۆست و بەرپرسیارەتە حیزبیانی پێشترای بوون. یەکەم جێگری کرد، دووەم بەرپرسی مەفرەزەی مەریوان، سێەم سەرتیب، چوارەم ئەندامی مەڵبەندی دووی عاربەت. شارەزای و لێهاتووی هەیە لە بەشی سەربازی زۆر بەباشی، دووەم کۆمەڵایەتی، سێەم کاری خێرخوازی. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران، ڕوبەڕووبوونەوەی تەواوی ئەو پڕۆژانەی کە دژ بە دین و ژینی میلەتەکەمانن. هەوڵی تەواو دەدەم بۆ خزمەتی ماڵە هەژار و بێباوکەکان.